ئەمڕۆ بە دروشمی دەنگیتۆین هێزیتۆین سەنگیتۆین لە بەغدا یەکەتی نیشتمانی کوردستان یەکەمین کەرنەڤاڵی خۆی لە شاری سلێمانی دەست پێ کرد. هاوڵاتیان بە جۆش و خڕۆشەوە ئۆتوباتکردنەوەی بەڵێنی خۆیان و دەنگدان بە لیستی 222 یەکەتی نیشتمانی کوردستان بەشداریان لە کەرنەڤاڵەکەدا کرد. لە هاوڵاتیان دەپرسم ئامادەن چی لە پێناو سەرۆکەکەتان و حیزبەکەتان ببەخشن؟ من ئامادەم خوێن ببەخشم لەبەرەوەی خوێنم بەخشیوە خاوەن شەهید و ئەنفالین. ئامادەین خۆمان و ژیانی خۆمان بکەین بە قوربانی وەکو کوردوشمانەوە لە ڕابردووشە بە خۆمان و بە عایلەمان و بە برا و بە کەس و کارمانەوە خاوەنی شەهیدین خۆمان کردو بە قوربانی ئەم خاک و نیشتیمانە و ئەم حیزبە. ئامادەم هەموو شتێکی پێ بەخشم ئەوەی بە من بکرێ بەسەر چاو هەموو شتێکی پێ بەخشم. ئامادەم دڵم ببەخشم دڵمی پێ بەخشم. ئامادەم من نازانم یانی ئامادەم خوێنیشم دانم لە پێناو حیزبەکەم. ئەوەی ئەو پێی خۆش بێ منەی بەخشم ئەوەی دڵی ئەو پێی خۆش بێ من پێ بەخشم.